شەرت نییە تەنها و تەنها چاوەڕێی تەعینبوون بکات، شەرت نییە تەنها و تەنها چاوەڕێی دامەزراندن بکات. ئەبێ گەنجەکانمان وابیر لۆ بکەینەوە کە بیر لە پێکێنانی پرۆژەی بچوو بکەنەوە، بیر لە داهێنان بکەنەوە، بیر لەوە بکەنەوە کە بەلایانی کەمەوە گەر بە شێوازی گروپ بێت یان بە شێوازی تاک بێت ئیش و کار دروستکەن، دەستی کار دروستکەن کە ڕاستە ئێمە لە وڵاتی خۆمانە لە داخ بەداخەوە لە سای سیاسەتی هەڵەی ئەم دەسەڵاتدارانەیە زۆرێ لە جونگەکانیان وەکۆڵە وشە کردووە، بەڵام ئێمە بێت بەلایانی کەمەوە گەنج کە دایلەمۆی ژیانە، کە گەنج دایلەمۆی وڵاتە، کە گەنج وەکۆڵە بنچینی وڵاتە، ئێمە بەردەوام بێ وورە بەرزێکیان پێ بدەین، ئەبێ هیمەت بەرزێکیان پێ بدەین. قەناعەتمان وایە کە ئەگەر هەر وڵاتێک گەنج ڕووخا و گەنج بێ هیوا بوو و گەنج پشتی کرد لە داهێنان و لە زانست و زانیاری ئەو وڵاتە بەرەو فەشەل دەچێت، ئەو وڵاتە بەرەو داڕوخان دەچێت. لەبەرەوە خاڵی سەرەکیمان لەوە بۆ چۆن گەنجەکان هیوا و ئاواتێکیان پێ بدەین کە شەرت نییە بەم چەند ساڵە بێ هیوابن ژیانێکی داهاتووی باشتری ئینشاڵڵا چاوەڕێن دەکەن.